بەپێی بڕیاری حکوومەتی هەرێم گەشتیارێک بچێتە دەروێ وڵات پێویستە پشکنینی کۆرۆنا ئەنجام بدات کە 600,000 دینارە. دوای ئەوەی دو وڵاتی هەڵەبجەیی لە تاقیگەی شارەکەیان پشکنین دەکەن، بەڵام لە فڕۆکەخانەی سلێمانی وەولێر دەڵێن ئەو پشکنینە ناخوات و پێویستە لە ئەولێریان سلێمانی پشکنین دووبارە بکەنەوە. ئەواش دەبێت ئەوەی دواکەوتنی سەفەرەکەیان و ڕوبەڕووی زەرەری مادی دەبنەوە. ئەوە لە کاتێکدایە تاقیگەی هەڵەبجە بە چاودێری و بڕیاری حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق کراوەتەوە و پشکنینەکانی جێگای باوەڕە. ئەمەیان هیچ شەی تایرە، ئەمەیان ئەتوانی بەکاربێنی بۆ سەفەر 600,000 لێ وەرەگرن، ئەمەشیان 600,000 لێ وەرەگرن لە هەڵەبجەی شەید، بەڵام ناتوانانی سەفەری بێ بکەی کەچی حکوومەت ئەمەش بۆکە تەنانەت لەسەریشی ئەنووسێت کە ڕێگە پێدراوە بۆ ئەوەی خەڵک بەکاری بێنێت لە مەتاڕەکانە. من داوای قەرەبووەکەمەوە لە ڕاستیە یعنی ئەو سوکایەتەیە کە مەتاڕەکان بە ئەنجامی پشکنینەکانی تاقیگەی مۆلیکولەری هەڵەبجەیەکەن. کابرایشی ئەمریکی لایڤێکەکاتەوە، وەزیری ناوخۆ بریکاری وەزیری ناوخۆ داوای لێبوردنی لێکا قەرەبوویەکاتەوە. دوو کەسی هەڵەبجەیی ویستویانە سەفەرکردنیشان لە ڕێگەی مەتاری هەولێریشان لە ڕێگەی مەتاری سلێمانی. هەردووشیان سوکایەتیان پێکراوە، تاوانەکەیان تەنهاوە بۆ هەڵەبجەیی بوون لە تاقیگەی مۆلیکولەری هەڵەبجە پشکنینیان کردووە. پشکنینی هەردووشیان ڕەفز کراوە توانە پشکنینی هەڵەبجە ناخوات. یعنی کێشەکە لێرەیە ئەوەیە بۆ ئەنجامی تاقیەکانمان لەلایەن وەزارەتی سەحەی کوردستان و عێراقەوە باوەڕپێکراوە لە کاتێکا لە ڕێگەی مەتاڕەکانەوە باوەڕپێکراون. یعنی ئەمە پرسیارە بێ وەزیری ناوخۆ وەڵامی باتەوە. هۆکارەکەی مەزاجی شەخسیە، یعنی بۆ نمونە کەسێکی ئەمریکی چەندەقەیەک دواکەوێ لایڤێکەکاتەوە جنێو بە کورد و کوردبوون هەیەت، هەموو کوردستان داوای لێبوردنی لێکات، هەموو حکوومەتی هەرێم داوای لێبوردنی لێکا، بەڵام هیچ قەرەبووی ئەم هاوڵاتی هەڵەبجەیان ناکاتەوە. لەو بارەوە تەندروستی هەڵەبجانی گەرانە لەو بارودۆخە و وتەبێژی تەندروستی دەڵێت حکوومەتی هەرێم هاتووەتە سەرخەت و گرفتەکە چارەسەر دەبێت، کەسی تر تووشی کێشە نابێت و پشکنینی تاقیگەی هەڵەبجە لە فڕۆکەخانەکان کاری پێدەگرێت. بەسەر چووە تێگەی پارێکی زۆرم زەرەر کردووە. ئەمە چ یاسایە کە ئەم دوو خەستەخانەیە کە یەکێکیان هەردووشیان ڕێگە پێدرای حکوومەتە کە یەکێکیان ئەتوانی بەکار بهێنرێت لە مەتاڕە. باش ئەوەی کە پەیوەندیمان کردووە لە لایەنی پەیوەندیدا لە فڕۆکەخانەی سلێمانی و کێشەکەمان تێگەیاندون لەوەی کە ئێمە بۆمان دەرکەوتەوە. ئەو کێشەیە لەوەی بۆ نمونە لە فڕۆکەخانەی سلێمانی پیان وتراوە تەنها پشکنی چەند شوێنێک بۆ نمونە نەخۆشخانەی سەرچنار عەلی ناجی وەربگرن، ئەماژە بە پشکنینەکانی هەڵەبجە نەکرابوو. هەروەها لە هەولێریش هەمان کێشەمان توش بوو وەزیری تەندروستی هاتۆتە سەرخەت و لە هەوڵی چارەسەری کێشەکەین. بەشێک لە وڵاتیان دەڵێن حکوومەتی هەرێم زیاتر وڵاتی بێگانەی بەلاوە گرنگە و گوێ بە وڵاتیەکانی خۆی نادات، کە ئەوەش دژی یاسا و ڕێساکانە و پێویستە لە هەموو کات زیاتر بەدەم کێشە و گرفتی وڵاتیانی هەرێمەکایان وڵاتەکەی خۆیەوە بچێت. پرسیارەکە لێرەدا ئەوەیە هۆکار چییە وەزیری ناوخۆ و حکوومەتی هەرێم لەسەر وڵاتی ئەمریکەکە هاتنە دەنگ و داوای لێبوردنیشان لێ کرد، لەگەڵ ئەوەشدا جنێوی بارێمی کوردستاندا و قەرەبووشیان بۆ کردەوە، بەڵام دووە وڵاتی هەڵەبجەیەکە تووشی زەرەر و زیانی مادی گەورە هاتن و پشکنینەکانیشیان پێ دووبارە کردنەوە، بەڵام کەسمان نەدی لە سەراستی هەرێمی کوردستان بێتە دەنگ و نەک قەرەبوویان بکرێتەوە، تەنیا داوای لێبوردنیان لێ بکرایە هاوشێوەی هاوڵاتیە ئەمریکیەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.